بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت نیادگار فایقم ئەم شەو لە هەولێرەوە لا خزمەتتانە ئەبم بۆ باسی ڕۆژ. دیارەوەکو وەزانن ئەمڕۆ شتێک لە کەناڵەکانی ڕاگەیاندن و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە سایتەکان بووە بە باس. ئەویش نامەکەی ڕێکس تیلەرسنە وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ سەرکردایەتی سیاسی کوردستان و بە دیاری کراوی بۆ کاک مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان. مەبەستمە لەگەڵ میوانەکەم کاکێ من هەورامی لەسەر کۆمەڵێک پرسی هەنووکەی ئەم نامەیە چی بوو بۆ ئێستا بڵاوە بێتەوە گرنگی ئەم نامەیە. من زیاتر ناڵێم وارووا قسە لەسەر واکەین کایە پارتی فعلەن ئەوێت هەڵبژاردن دوا بخرێت یان نایەوێت دوا بخرێت و ئەوێ لە کاتی خۆیان بکرێت سەبارەت بەوەی کایە سەرکردایەتی سیاسی کوردستان ڕازی بۆ بەوەی کە ئەنجامی ڕەفرەندەمی سەربەخۆی 2 ساڵ سەر بکرێت. زۆر پرسی دیکەش کاکێ منەورامی لەبەر کەمی کات من زیاترم لە پێشەکێکەنەوت کاگێ منەورامی بەرپرسی کاروباری سیاسی و پەیوەندیە گشتیەکانی نووسینگەی سەرۆک بارزانی سڵاوتان لێبێت. زۆر سپاس کاگێ. با بەم نامەی کاک تیلەرسن داخل بین. زۆر باس کرا قسە لەسەرەوە کرا بۆچی کورد ئەم فرسەتە گرنگەی لە دەست داوە. ئەمەوێ بزانم ئەم نامەیە کەی گەشت و چۆن بۆ ئێستا بڵاوە کرێتەوە. سپاس بۆ دەرفەتە پێش هەموو شتێک بۆی هەموو بینەرانی بەڕێز و خۆشەوی بزان ئەمە نامە نییە، ئەمە ڕەشنووسی نامەیە چکە نامەی ڕسمی نەبووە. و بۆی بینەرانی بەڕێز و خۆشەوی بزانن ئەو نامەیە ئەمڕۆ لە سایتی بلومبێرگ کە لە ئەمریکای لەوێ تەسریب کراوە لەوێ بڵاویان کردوێتەوە تا ئەمریکەکان خۆیان کردویانەوە. ئەوە نییە میدیای کوردی دەستیان کەوتە بێ و ئەویان کردبێت لە سایتی بلومبێرگ بڵاو بووەتەوە. باش دوای ئەوەش ئەم بابەتە کاک یادگار بابەتێکی تازە نییە. سەرۆک بارزانی کاتێک کە لە 8 پێنجی 2015 سەرپەرشتی وەفدێکی سیاسی باڵای کوردستانی کردنوێنەری هەردوو باڵەکەی یەکێتی لەگەڵ بزوتنەوەی گۆڕانیش لەناو وەفدەکە بوون زۆر بەڕوونی باسی ئەوەی کرد جەنابی سەرۆک لە بەردەم ئۆباما لە بەردەم جۆزف بایدن کە عێراق پێشێلکاری دەستوریەکە شەراکەتی نەهێشتووە ئێمە چیتر ناتوانین لەم چوارچێوەیە بین. بناغەکانی گفتوگۆکردن لەسەر ئەم پرسە لەوێ و دەستی پێ کردووە. دوای ئەوە ئەم بابەتی گفتوگۆ بۆ لەگەڵ هەموو شاندەکانە سەرۆک بارزانی لە ڕۆژی 26/1/2016 سەرپەرشتی کۆبوونەوەی سەرجەم هێزولایەنە سیاسیەکانی کرد لەوێ 6 بڕیاردران بڕیاری ژمارە 2 ئەنجامدانی ڕێفراندۆم بووە لە کوردستانە واتە بابەتێکی هەنووکەی و تازە نەبووە. دیسان سەرۆک بارزانی سەرپەرشتی شاندێکی باڵای هەرێمی کوردستانی لە ڕۆژی 29/2016 کردو چۆتە بەغدا لە یەک ڕۆژە 11 کۆبوونەوەی ئەنجامداوە لە هەموو کۆبوونەوەکانە ئەم بابەتی ڕێفراندۆم و مەسەلەی چارەنووس و ئایندەی پەیوەندیەکانی ئێمە عێراقی لەگەڵ هەموو پێکاتەکانی عێراقا باس کردووە. لەگەڵ هەموو وەفدە بیانەکان کە هاتوونە تێرە ئەم بابەتەی باس کردووە لە مانگی 2 ئەم ساڵی 2007 لە 24 کۆبوونەوەی لەناو کۆنفرانسی ئاسایشی میونخ سەرۆک بارزانی ئەم بابەتە لەگەڵ شاندی باڵای هەرێمی کوردستان لەگەڵ هەموو پێکاتەکان وەفدە دەولیەکان باس کردووە. باش لە ڕۆژی 31/3/2007 کاتێک گۆتێرس سکرتێری گشتی نەتەوەی گرتوەکان هاتە هەرێمی کوردستان سەرۆک بارزانی لە کۆبوونەوەکە پێیوت ئەمەوێت لە ئێمەوە بزانی ئێمە ئەمساڵ ڕیفراندۆمەکەین لەبەرەوەی عێراق شەراکەتی نەهێشت دەستوری پێشێل کرد و ئێمە ئەمانەوێت تەفەهومی ئەم دۆخەی ئێمە بکەن و کۆمەلگای نێودەوڵەتیشی لێ ئاگادار بکرێتەوە. ڕۆژی 7 حوزەیران کە سەرۆک بارزانی لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان کۆبوونەوەی لەگەڵ 16 هێزولایەنی سیاسی کوردستان کە نوێنەرایەتی بلۆکەکانی ناو پەرلەمانیانە کرد ئەم بابەتە لەوێ تاوتوێکرا بە بەشداری سەرۆکایەتی و کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکان لەوێ تەحدیدی ڕۆژی 25 نۆکرا. ئەم بابەتە بەداخەوە کاک یادگار بۆی بینەرانی بەڕێز و خۆشەویست بزانن هەر لە سەرەتاوە کۆمەلگای نێودەوڵەتی بەگشتی و بە تەحدیدیش ئەمریکیەکان پێیان وابوو کە ئەمە کارتێکی فشارە هەرێمی کوردستان و سەرکردایەتە سیاسیەکەی بەلامبەر بە بەغدا بەکاری ئەهێنێ بۆی دەستکەوتی زیاتری لە بەغدا دەستکەوێت لە ساتێکە کشێتەوە پێیان وابوو ئەنجام نادرێ ئەسڵن زانیاری ئەوان بۆیان بڵاوە کردەوە کە بە هەرێمی کوردستان نە ئەتوانێت ڕیفراندۆم بکە و ئەمە گوکو کارتێکی فشار بەکارەهێنن بۆیە ئەوان نەکزوو نەهاتنە پێشوازی لەوە بکەن کە بزانن بە جددی هەرێمی کوردستان مەبەستی چیە لە ڕیفراندۆمەکەی هەرزوو کەوتنە دژایەتیکردنی ئەیانوت ڕیفراندۆمەکە کاتی نییە کە کاریگەری لەسەر شەڕی داعشە بێ. دواتر کە تەحدیدی ڕۆژی ڕیفراندۆمەکە کرا کە زانیان هەرێمی کوردستان جددیە اینجا وردە هاتنە سەر ئەوەی کە گفتوگۆ بکرێ هەوڵ بدرێ ڕیفراندۆمەکەمان پێ تەجیل بکرێت. داواکاری و دانوستانەکان سەبارەت بە دواخستنی ڕیفراندۆمەکە چۆن بوو لەو فترەی ئێمە لە سەرەتاوە هیچ وەختێک ئەمریکەکان نەهاتنە لەسەر ڕێگا پێمان بڵێن ئەمە چونکە سەرۆک بارزانی لە هەموو کۆبوونەوەکان ئاوتوێتی ئێمە چارەنووسی گەلی کوردستان بە سەربەخۆی یەکلایە بێتەوە سەربەخۆی ئامانجی استراتیژی ئێمەیە بەڵام ڕیفراندۆم ئامرازێکە بۆ گەیشتن بەم هەدەفە استراتیجیە گفتوگۆش ئامرازێکە بۆ گەیشتن بەم هەدەفە استراتیجیە
ئەگەر لە بری ڕیفراندۆم بەدیلێکتان هەیە کە قەناعەت بە گەلی کوردستان بکە بە گفتوگۆ ئێمە بگەینە ئامانجە استراتیجەکە ئێمە ئامادەین بۆ ئەم گفتوگۆی ئامادەین بۆ ئەم پرۆسەیە بۆیە کاتێک کە وەزیری دیفاعی ئەمریکا هاتە ئێرە لە دەی هەشتی 2007 جەنابی سەرۆک لە کۆبوونەکە پێیوت بەڕێز وەزیری بەرگری ئێمە دوای ئەم چەندین ساڵە لە پرۆسە و شکستی عێراق لە فیدرالیەت و لە شەراکەت و لە پێشلکردنی دەستور لە بڕینی بودجە و لە نەدانی موچە و بودجەی پێشمەرگەی کوردستان و گۆڕینی عێراق لە سیستەمێکی فیدرالی و بۆ سیستەمێکی مەذهبی ئاینی ئێمە چیتر ناتوانانی لەم دۆخا بژین بۆیە گەلی ئێمە بڕیاریاوە بەڵام ئەگەر کۆمەلگای نێودەوڵەتی بەدیلێکی باشتری هەیە ئەڵتەرناتیڤێکی هەیە بفەرمونون ئەم ئەڵتەرناتیڤە بخەنە ڕوو دوای ئەوە بەداخەوە لە جیاتیوان ئەم بابەتە دیسان بە جدی وەربگرن لەسەر ئاستی سەفیری ئەمریکا ڕەشنووسی نامەیەکیان بە ناوی سەفارەتی ئەمریکاوە حازر کردبوو کە گەلی کوردستان ڕازی بێ ڕیفراندۆم تەجیل بکە پێشەوی وەفدی ئێمە بچێتە بەغدا ئیعلانێکین بڵێن ڕیفراندۆمان تەجیل کرد و نامەکەی سەفیری ئەمریکا قسەی لەسەرەوە کرد ئەبێ گفتوگۆکانتان لە چوارچەوەی دەستوری ئێستای عێراقا بێ کاتێک ئەم بابەتە ڕەت کرایەوە لەلایەن سەرکردایەتی سیاسی ئێمەوە اینجا دوای هاتنە سەرخەتی ئەوەی کە وتیان ئێمە ئیش لەسەرەوەکەین لەگەڵ تیمێک کە کار لەسەرەوە بکرێت دوای هاتن وتیان ئێمە ئێرە ئەمە زۆر مهمەکە یادگار باش هاتن وتیان ئێوە ڕیفراندۆم ئێستا تەجیلکەن دوای ماوەیەکی تر ئەگەر نەکەشنە نەتیجە ئەو کات ئێمە ریسپێکتمان هەیە بۆ ڕێی ئێوە ریسپێک یانی ڕێزمان هەیە بەبیرمە جەنابی سەرۆک لە کۆبوونەکەوتی کەلیمەی ریسپێک بگۆڕن بە سەپۆرت چکە ئێمەش تۆزێک ئینگلیزیە زانین سەپۆرت ینی پشتگیری نەک ڕێزمان هەیە لێی نەک ریسپێکت ینی ڕێز لە خواستی گەلی کوردستان بڵێن سەپۆرتی خواستی گەلی کوردستانەکەی نەیان کرد بۆیە دوای ئەوە دیسان هەموو ئەم اینجا بۆی بینەرانی بەڕێز بزان هیچ لایەنێکی سیاسی کە بەشدار بوون لە کۆمیتەی باڵای ڕیفراندۆمە خۆیان لەم مەسئولیەتە تاریخانە دێمە سەر ئەمە بەڵام پێش ئەوە ئەم درافتە وەکو خۆدوتت ئەم ڕەشنووسی نامەیە کەی گەیشتە سەرکردایەتی باڵای یاخود ئەنجومەنی باڵای ڕیفراندەمی سەربەخۆی کوردستان من پێم وتی دوای هاتنی وەزیری بەرگری ئەمریکا کە پێش ئەو لەسەر ئاستی سەفارەتی ئەمریکا ئایان وت ئێمە لەگەڵ یونامی لەگەڵ یان کوبیش پێکەوە سەرپەرشتین پرۆسەیەگەین بەڵام دوای ئەوە کە وتیان ئێمە ئەتوانین لەسەر ئاستی وەزارەتی دەرەوە گفتوگۆتان لەگەڵا بکرێ کۆمیتەی باڵای ڕیفراندۆم سکرتارێتێکی دروست کرد ئەم سکرتارێتە بە نوێنبەرایەتی بەشێک لە هێزولایەنەکان کە لەناو کۆمیتەکان ئەوان وەفدی مفاوەز بوون لەگەڵ سەفارەتی ئەمریکا و لەگەڵ برێت ماکۆرگ و لەگەڵ لایەنەکانی تریشا بۆی قسەی لەسەر بکرێ هەر بۆ بینەرانی بەڕۆز ئەمە درافتەکەی ینی درافت ڕەشنووس نەک ئەوەی ئەو نامەکەی تلرسن ئەمە ڕەشنووسەکەیە ینی ئەمە بە کۆنگرێسی ئەمریکا تێنەپەڕیوە ئەمە ڕەشنووسە بە ناوی گەلی ئەمریکا ڕەشنووسەکە ئەوە تا درافتە گە بینەرەکەتان ئینەکەتان مۆنیتۆرەکەتان بێنێرەکە ئەوەتان نووسراوە درافت نە ئیمزای لەسرە تەنها درافتێکە دیسان هەر سەفارەت و وەزارەت خارجی لەسەر خەت بوون درافت واتە ڕەشنووسی نامەیەک نەک نامەیەکی ڕسمی حکوومەتی ئەمریکا مسادقی لەسەر کردبێ و ئیمزای وەزیر خارجی لەسەر بێ و ئیلتیزاماتی قانونی بەرامبەر ببێ ئەم نامەیە ئەمە بەرهەمی کۆمەڵێک گفتوگۆ بوون چونکە درافتی یەکەم وەکو بۆم باسکردی هیچ سەفیر بوو دوای هێنایان خوتیان ئێمە لەسەر ئاستی وەزارەتی خارجی ئەیکەین بەڵام بەس چەندین مەرحەلە هێنایان مەرحەلەی یەکەم کاکیادگار هێنایان وتیان ئێمە پێمان باشە گفتوگۆکانتان لە چوارچێوەی دەستوری عێراق for solving outstanding problems بۆ چارەسەرکردنی کێشە هەڵواسراوەکانی نێوان ئێوە بەغدا لەسەر مەسەلەی سربەخۆیی و ڕیفراندۆم ئەسڵ لە نامەکانی ئەمریکایان نەبووە نامە فەرمیەکان نەبووە لە ڕەشنووسەکانان یەک نامەی فەرمی بۆ ئێمە نەهاتووە هەمووی ڕەشنووس بووە ئەم ڕەشنووسانش بۆی بینەرانی خۆشەویست و بەڕێزیش بزانن ئەوە تا ئێمە لە بەردەستمانای ئاخر سیغەکە ئەمان ناردیان پێش ئەمەش کۆمەڵێک سیغەی تریان نرد لە کۆبوونەوەی ئەمە دوایین درافتە ئەمە دوایین درافتە کە 20مان لە کۆبوونەوەی 11 نوێی کۆمیتەی باڵای ڕیفراندۆم سکرتاریەتی کۆمیتەی باڵای ڕیفراندۆم نەسی ئەو ڕەشنووسەی یەکەمی هێنا لە بەردەم هەموو حیزبەکانە خوێندیەوە حیزبەکان هەر هەمویان کەواتە وتیان ئەمە ئینشایە ئینشایەکی باشە هیچ ئیلتیزامێکی تیان ئێمە سوپاسی کۆمەلگا نێودەوڵەتیەکەین بەڵام ئێمە بەم ئینشایە ناخەڵەفین کێبوون ئەوانەی ئاگاداری ناوەڕۆکی ئەم نامەیە بوون بەر لە 25 ئەیلول بەر لە ئەنجامدانی ڕەفراندەمی سەربەخۆی کە ئەڵێم کێبوون مەبەستم لە پارتە سیاسیەکان و کەسایەتیە دیارەکانی ناو پارتە سیاسیەکانیش ئێمە بۆی بینەرانی بەڕێز و خۆشەویست بزانن خۆمە نهێنیتیانە بووە ئەسڵەن پێش ئەوەی ڕیفراندۆم ئەنجام بدرێ ئێمە ئەمریکیەکان خۆیان زۆر داوایانە کرد ئەم بابەتە بۆی عێراق عادز نەبێ چونکە هێشتا ئێمە پرسیارمان لە ئەمریکیەکانە کرد ئەم ڕەشنووسەی ئێوە ئەیهێنن ئایا حکوومەتی عێراق تا چەندێک ئامادەی پاڵەوەشێکە لە پرسیارەکانی من ئەوان ئاگادار بوون ئاخر کێشەی بوتمانە کێشەی ئێمە لەگەڵ ئەمریکا و لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی لەگەڵ تیلرسن و برێتما کۆرگ و یان کۆبیش و ئەمانە نییە کێشەی ئێمە لەگەڵ عیبادی و ئەو موسساتانەی کە لە عێراقا هەیە
ئێوە وەرن بە حکوومەتی عێراق قەناعەت پێ بکەن با حکوومەتی عێراق بەیاننامەیەک دەرکا بڵێ مادام شەراکەت و دەستور لە عێراق جێبەجێ نەکراوە برا کوردەکانمان بۆی چارەنووسێکی باشترمان هەبێ ئێمە ئامادەین لە ڕووی مەبدەئیەوە بە گفتوگۆ لەسەر سەربەخۆی لەگەڵ هەرێمی کوردستان داخلی گفتوگۆ ببین کە ئەمەش پرۆسەیەکە بۆ ئێمە وەکو ڕێفراندۆمەکە بۆ ئێمە دەستکەوتێکی گەورە ئەبە بەڵام ئەوان وتیان ئێمە جارە ناتوانین زەمانەتی ئێمەکەین لەگەڵ عێراق بینە سەرخەت ئێمە وتما باش ئەگەر کێشەمان لەگەڵ ئێوە نەبێ عێراقیش پابەند نەبێ چونکە هەر لە بیدایەتی مانگینەوە بەداخەوە ئەو کاتیش حکوومەتی عێراق و عیبادی و لایەنە سیاسەکان وتیان ئێمە نە لە ئێستا و نە لە ئایندەش پشتگیری لە پرۆسی ڕێفراندۆمەکەین و ئایڵین ڕێفراندۆم لە کوردستان ئەنجام بدرێ کە بە ئەمریکەکانمانەوت ئێستا ئێوە پێمانەڵێن کاتی نییە ئەگەر بیخینە مانگینۆی 2010 ئەو کات پشتگیری لە ڕێفراندۆمەکەن هیچ وەڵامێکیان نەبووە جابۆیە کاگەر بۆی بینەرانی بەڕێز بزانن ئەم ئاخر سیغەی ڕەشنووس دیسان تاکی دەکەم ئەمە ڕەشنووسە نامەی فەرمی نییە ئەمە لە ڕۆژی 24 مانگ کە ئەکاتە ڕۆژی یەکشەم سکرتاریەتی کۆمیتەی باڵای ڕێفراندۆم ئەم ڕەشنووسیان هێنا لە بەردەم هەموو حیزبەکانی کۆمیتەی باڵای ڕێفراندۆم دێر بە دێر خوێندیان من سیغەی پرسیارەکەم بگۆڕم جگە لە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان هەموو پارتە سیاسیەکان هەموو ئەوانی لە ناو پەرلەمان نوێنەرایەتیان هەیە و لە ناو پەرلەمان نوێنەرایەتیشیان نییە بە یەکگرتو بە هەر هەمویانەوە ئاگاداری ئەم نامەیە بوون ئێستا شەڵێم بزوتنەوەی گۆڕ نازانم بۆ کۆمەڵی ئیسلام بەڵام بزوتنەوەی گۆڕانیش ئاگاداری ئەم ڕەشنووسە هەبووە لە بەروی برێتما کورد سەردانی ئەوانیشی کردووتوی ئێمە بەدیلێکمان هێناوە ئەمە بەدیلەکەیە کە ئەوە تا ئەڵێ ئێوە ڕێفراندۆم دواخن ڕۆژی 23 مانگ ئەوە تا نووسراوە delivered 23 of September درافتە لە 23 مانگ داوا لە قیادەی سیاسی ئەمەکە ئێمە ئیعلانکەین بڵێن ڕێفراندۆمان دواخست اینجا گفتوگۆ لەسەر ئەم ناوەڕۆکە لەگەڵ زەمانەتێکیش نەبوو هیچ زەمانەتێک نیە زەمانەتەکە تەنها ئەوەیە لێرە بۆی بینەرانی بەڕێز و خۆشەویست بزانن لە ئاخر دێڕە ئەڵێ at the end of this process لە کۆتایی ئەم پرۆسەیە ئەگەر عێراق بە نیەتێکی باش نەهاتە پێشەوە ئەوە ئێمە ڕێکۆگنایز ناڵێ سەپۆرت ناڵێ پشگیریەکەین recognize the need for referendum the need واتە پێویستی بۆ ڕێفراندۆم لێرە لە کۆبوونەوەکە هەموو برادران قسەمان لەسەرەوە کرد بۆ ئەگەر داوا لە ئەمریکا بکرد کەلیمەی نیت واتە پێویستی بۆ ئەنجامدانی ڕێفراندۆم بکەنە the right of holding referendum for independence واتە مافی ئەنجامدانی ڕێفراندۆم بۆ سەربەخۆیی بە ئەمریکا بڵێ من ئێمە سەپۆ ئەگەر لە ماوەی ساڵێک 2 ساڵ کوردستان بە گفتوگۆ نەگەشتە ئەم نەتیجەیە ئەو کات ئەگەر کوردستان ڕێفراندۆمی بۆ سەربەخۆیی کرد ئێمە سەپۆرتی ئەەکەین نەک ڕیسپێتی ئەەکەین ئەگەر ئەمە هەبێ ئێمە هەتا ئەو ڕۆژەشی کە جەنابی سەرۆک پێشەوەی بچێتە یاریگای هەولێر دوایین وتاری کامپینی ڕێفراندۆمکە ئەگەر تا ئەو کاتەش ئەم سیغیان بهێنایە و زەمانەتێکی پێشتری لە وایە خۆ جەنابی سەرۆک لە ڕۆژی 19 سپتەمبر لە سۆران لە بەردەم دەیان هەزار هاوڵاتیە بە هاوڵاتیانی کوردستانی وتی جەماوەری بە شەرەفی کوردستان هەتا ئێستا ئەو بەدیلەی کە شوێنی ڕێفراندۆم بۆ ئێمە بگرێتەوە نەهاتووە زۆر باش ئەگەر هات ئێمە 25 مانگ حەفلەکەین بەڵام ئەگەر نەهات ڕێفراندۆمەکەین باشە کاکێ من ئەو بەدیلە چی بوو کە سەرکردایەتی سیاسی کوردستان چاوەڕی بوو ئەو بەدیلە لە هەموو کۆبوونەوەکانە وتراوە ئێمە داوامان کردوتمان ڕێفراندۆم وەسیلەیە بۆ سەربەخۆیی گفتوگۆش وەسیلەیە بۆ سەربەخۆیی بەدیلەکە ئەوە بوو ئێمە لە ماوەی دوو داوامان کردوتمان کۆمەلگای نێودەوڵەتی ئەمریکا فەڕەنسا بەریتانیا ئەوانەی ئەندامی مەجلیسی ئەمنن لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بڕیارێک دەربچێ و داوا لە ئەمریکا بەریتانیا و فەڕەنسا بکرێن مولزەم بن لە سەرپەرشتیکردنی پرۆسەی بەرەو سەربەخۆی چوونی کوردستان لە ماوەی 2 تا 3 ساڵە بە گفتوگۆ ئێمە بگەینە سەربەخۆیی و لەگەڵ عێراق بە ئاشتی بە دیالۆگ هەموو کێشەکانی نێوانمان چارەسەرکەین بۆی ئەم پرسی سەربەخۆیە زەمانەتێک بێنێتە پێش ئەگەر گفتوگۆکان شکستی هێنا ئێمە ئەو کات ڕێفراندۆم بکەین ئێوەش ئەو کاتە پشگیری بکەن ئەمە ئەو بەدیلە بوو کە ئێمە داوامان کرد ئێمە داوای بەدیلمان نەکردو بۆی بگەڕێنەوە بۆ قۆناغی فیدراڵیە داوای بەدیلمان نەکردو بۆی بگەڕێنەوە بۆ وەرگرتنی پۆستێکی وەزیری لێرە و یان پۆستێکی وەزارەت لەوێ بەڵام بەداخەوە کۆمەلگای نێودەوڵەتی ئەیانویست ئێمە پێش ئەوەی داوای ئەم بەدیلانە بڕیاکێ من ئەمریکا کۆمەلگای نێودەوڵەتی بەگشتی نەتەوە یەکگرتوەکان وڵاتە ئەندامان هەمیشەیەکانی ئەنجومەنی ئاسایش بۆچی ئەم بەدیلیان بۆ کورد دەستە بەر لەبەرەوەی بەسەراحەت ئێستا کۆمەلگای نێودەوڵەتی کۆمەلگای کۆمەڵێک بەرژەوەندی ئەتەگەر سەیری ناوەڕۆکی ئەم ڕەشنووسەی نامەیە بکەی کە بە ناوی تلرسن بڵاو کراوەتەوە ئەڵێ ئێوە ڕێفراندۆمەکە دواخن لەبەرەوەی کاریگەری لەسەر ئۆپەراسیۆنی حەویجە ئەبێ ئەوە تا ناوی حەویجە ئێنێ دەرکەوت ئەستەن داعش لە حەویجە شەڕی نەکرد یعنی خۆ لە کاتی پێش ڕێفراندۆم و دوای ڕێفراندۆمی شەڕی داعش بەردەوام هیچ کاریگەریەکی لەسەر نەکردووە مبەڕیراتی ئەمان بەداخەوە مبەڕیراتێکی زۆر لۆژیکی نەبوون
پەیوەست بوو بە کۆمەڵێک هەموو مبڕیراتی ئەوان ئەمە بوو ئەم ڕیفراندۆمە کاریگەری لەسەر عەبادی دانێ ڕەنگە لە هەڵبژاردننی ئایندا ناتوانێت ئێمە ناتوانین چارەنووسی میلەتێک لە کوردستانە ببەستینەوە بەوەی عیبادیەک دەرئەچێ یان دەرناچێت چونکە دەرکەوت عیبادی و مالکی لەگەڵ هەموو ڕێز و حورمەتێک بۆ بەڕێز عیبادی بەستەناوی ئینگلیزیەکەی لە مالکی باشترە گینە چه جیاوازیەکی لەگەڵ مالکیە هەبووە. کاکێ من دووبارە یەکەمەوە حکوومەتی عێراق ئاگای لە ناوەڕۆکی ئەم نامەیە بوو ئەم نامەیە بەم ڕەشنووسیەش ئەوان قبوڵیان بوویان هەر ئێمە داوای ئەومان کرد ئێمە بەمەش وتمان با حکوومەتی عێراق با پەرلەمانی عێراق با تەحالوفی وەتەنی شیعە بەیانێک دەرکایمە بڵێ پشتگیری لەم ڕەشنووسەکەین کە کۆمەڵگەی نێودەوڵەتی هێناوێتی ئەوەشیان بۆ نەهێناین پێش گفتوگۆکان نەیان هێنا هەموو لێدوانەکانی تەحالوفی وەتەنی حکوومەتی عێراق ئەوە بووە کە ئێمە ئامادەی گفتوگۆین لە چوارچێوەی دەستور ئێوە دەستوری ئێوە 55 مادەیتان پێشێل کردووە جا بۆی بینەرانی خۆشەویست بزانن ئێمە تا ڕۆژی ئەنجامدانی ڕیفراندۆم هیچ بەدیلێک نەهات کە لە ڕیفراندۆم بەهیان هێندەی ڕیفراندۆم زامانەتی ئەوەی تا بکە گەلی کوردستان بۆ پرۆسی سەربەخۆی بچێ دەریش کەوت ئەمان ئەسڵان هەم حکوومەتی عێراقیش خۆ پێش ڕیفراندۆم و دوای ڕیفراندۆمەکەش هەموو هەوڵەکانیان ئەوە بۆ ئێمە ڕیفراندۆم نەکەین ئیرادە و سومعەی گەلی کوردستان بشکێندرێ سایکۆلۆژیای خەڵکی کوردستان جارێکی تر تێک بشکێندرێ اینجا دوایی بە تێکشکاوی بێن بمان بنەوە گفتوگۆ لەسەر کۆمەڵێک تا 23 و 24 مانگیش کورد سەرکرداتی سیاسی کوردستان چاوەڕێی بەدیل بوون تەنانەت 22 مانگ سەردانی بەغایان کرد ینی نیەتی ئەوە هەبوو کە ڕێک بکەون بگەن بە سیغەیەک پرسیارەکەی من ئەوەیە دواخستنی بەدیلەکان یان ئەوەی ئەوان ناویان ناوە بەدیل و لای کورد بەدیل نەبوون بۆ کۆتایی بۆ دەڕۆژی کۆتایی پێش ڕیفراندەم گڵۆپی سەوز بوو کە کورد بڕۆ ڕیفراندەم بکە یان پێیان وا بوو کورد نایکات من ناتوان بڵێم گڵۆپی سەوز بۆی ڕازگۆ بین لەگەڵ میلەتی خۆمان ئەوان پێیان وا بوو کورد ناتوانێت ڕیفراندۆم کە لەناو خۆیانە ناکۆکن اعتیمادیان لەسەر زانیاری و راپۆرتی هەڵی هەندێک لە میدیاکانی کوردستان کردهبوو پشتیان بە کۆمەڵێک زانیاری هەڵی هەندێک لەناو ئەحزابی سیاسی کوردی بەستەبوویان کە پارتی و یەکێتی و بەشێک لە یەکێتی و لایەنەکانی تر ناتوان ڕیفراندۆمەکە بکەم پێیان ناکرێ ئەگەر بیشیکەن بەستەنا لە هەولێر و دووەکەکرێ لە کەرکووکیش پێیان ناکرێگە لە کەرکووک نەکرا لە سلێمانیش پێیان ناکرێ جموجوڵی هەندێک ئەشخاصی ناو لایەنەکان پێش ڕیفراندۆم خۆ دەلالەتی ئەوە بوو کە ئەوان کۆمەلگانی و دەوڵەتیان قەنەعەت بەوە هێنابوو کە ئەم ڕیفراندۆمە ناکرێت خۆتان زۆر ماندوو نەکەن بۆیە بە جددی نەهاتنە پێش پێیان وا بوو هەرێمی کوردستان جددی نیە لە مەسەلەی ڕیفراندۆمە یا پێی ناکرێت ئەم هەرایی ئێستا دروست کراوە لەسەر ئەم ڕەشنووسی نامەیە تێنەگەشتنە لە نامەکە من بۆ ئەوەی ئەو لایەنانەی پێت وایە گەر سەرکردایەتی سیاسی کوردستان ڕیفراندەمیشی نەکردا هەر ئەمانە قسەیانەکە ئەوانەی کە ئێستا ئەم نامەیان کردو بە منێشتە خۆشەکە هەندێک ئینگلیزی شەر نازان بینی درافت و ئۆفیشەڵ لێتەرەکە کامەیە ئەوان هەمان ئەو شخصانن هەمان ئەو کەسایەتی و بەشێک لەو لایەنە سیاسیانن کاتێک بڕیاری ڕیفراندۆم کراوتیانەوە مزایدەیە مەسعود بارزانی و پارتی و یەکێتی و ئەون پارتی و هاو ئاوازەکانی وەکو مزایدەیەکی سیاسیەکەن ئەگینا ئەسڵەن باوەڕیان بە ڕیفراندۆم نییە کە زانیان ڕۆژی ڕیفراندۆم تهدید کرا وتیان ئەمە دەستکیسەی تورکایە بۆ بەقوتکردنی بلۆکی سونەیە بەرامبەر بە لاوازکردنی بلۆکی شیعە و لابردنی عەبادیە ئەمە ڕیفراندۆمە بۆ بە قوبرسکردنی کوردستان کە زانیان بابەتەکە دوورە لەو بابەتەشە وتیان ئەگەر ڕیفراندۆم بکرێ حدود قەپاتەکرێ ینی بەحری خوێن هەڵەسێ و نابێ ئەم ڕیفراندۆمە بکرێ دوایی کە ڕیفراندۆمە چونکە هەمووشیان وتیان ڕیفراندۆم ناکرێ خۆیمە بەڵگەی ڤیددیۆیمان لایە بەشێک لەم لایەنە سیاسیانە وتیان 25 مانگ لە ئێمە یۆرگن ڕیفراندۆم ناکرێت ڕیفراندۆمیش کرا ئێستا ئەوانەشی کرد دژایەتیەکەن ئەڵێن ئەمەتان بەدیلی کۆمەلگای نێودەوڵەتی بووە ئەگەر ئێمە بەم نامە ڕازی بووە ئەیانوت فەرمونەها ئەها کورچەند لاوازە بە درافتی نامەیەک بە ڕەشنووسێک ڕازی بۆ ڕیفراندۆمەکەیان نەکرد چونکە لە ئەسڵا باوەڕیان بە ڕیفراندۆم نەبوو بە عیبارەتە کوردەوارێکە ئەوترا کوردیسان کڵاوی چووە سەر وایان پێوت بەڵام ڕیفراندۆم کڵاوی کردە سەر زۆر کەس باش کاکێ من قسەیەکی لەسەر ئەوەی کە ئەو فشارانەی ئێستا لەسەر هەرێمی کوردستان بۆ سەرکردایەتی سیاسی کوردستان دروست بووە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە سەرکردایەتی سیاسی کوردستان حساباتەکانی لەسەر کۆمەڵێک معتەیات و پێدراوی هەڵە بووە بۆی ڕیفراندۆمی کردووە من نازانم یعنی بۆ نمونە ئەوترێت سەرکردایەتی سیاسی کوردستان تەسەوری کردووە یەکسەر دان بەوەیە بمرێ بڕۆن سەر بەخۆ بن تورکیا فشار دروست ناکە ئێران فشار دروست ناکە وەڵامی تۆ پێش هەموو شتێ حساباتی سەرکردایەتی سیاسی کوردستان زۆر دقیق بووە کاتێک جەنابی سەرۆک گەشتە و قەنەعەتی ساڵی 2008 مالکی 40 تانکی پۆڵۆنی شکاوی نارد بۆی قەرەتەپە و پەلاماری خانەقینباخ و کاتە باسی ڕیفراندۆمان نەکردبوو کاتێک قیادەی عەمەلیاتی دیجلیان دروست کرد بۆی کەرکووک بگرن سەرۆک هێزی جوڵاند و ڕێگری لێکردن خۆ کاتە ئێمە باسی ڕیفراندۆمان نەکردبوو خۆ بودجەی هەرێمی کوردستانیان بڕی باسی ڕیفراندۆمان نەکردبوو یعنی بۆیە ئەم حساباتانە
ئەوەی کە ئێستا بەرامبەر بە هەرێمی کوردستانەکرێ ڕێفراندۆممان نەکردایە هەر ئەیان کرد چونکە معلوماتی دقیقە بوو لە خۆمانەوە ئەم قسانە ناکەین یەک ڕۆژیش پێش ڕێفراندۆم ئێمە نەهاتوین بڵین وڵاتێک دەیان کۆمەڵێک لە وڵاتی ئیقلیمی پێیان وتین فەرمو ڕێفراندۆمەکەتان کە ئێمە گڵۆپی سەڵ بەڵام ئەنجامدانی ڕێفراندۆمەکە کارێکی باش بوو کە ئەسڵەن ئەگەر ئێمە ڕێفراندۆممان نەکردایە کارەساتێکی گەورە ئەبوو ڕێفراندۆم ئیرادەی خەڵکی کوردستانی پاراست کەرامەتی خەڵکی کوردستانی پاراست و بۆ یەکەم جار لە مێژووی 100 ساڵی خەڵکی کوردستانە ئێمە بە هەموو نەخێرەکانی دنیانمان ود نەخێر گەلی ئێمە خاوەنی ئیرادەی خۆیەتی و ئامادەی قوربانیدانیشە بۆ ئەم ڕێفراندۆمە. کارکتەرێکی سیاسی دیاری کوردستان ئەڵێت سەرکردایەتی سیاسی کوردستان بە دەستپێشخەریەکەی بەڕێز دکتۆر ئەیاد عەلاوی ڕازی بووە کە ئەنجامی ڕێفراندەم سڕ بکرێت بۆ 2 ساڵ سەرکردایەتی سیاسی کوردستان بۆیە بە دەقیقیڵێم ڕازی بووە کە سڕی بکات بەغدا بەوەش ناڕازیە. ئێمە خۆ پێش ڕێفراندۆم هەموو بەڵگەکان ئەوە لە بەردەستمانان یعنی هەموو لێدوانەکان و بەیاناتی ئێمە چەند کۆبوونەوەی کۆمیتەی باڵای ڕێفراندۆم کردن ئەوە هەموو ڕاگەیاندراوەکانی لە بەردەستمایە لە هەموو ڕاگەیاندا هەموو کۆبوونەوەکانە ڕێی سیاسی وڵایەنەکان ئەوە بووە ئێمە کە ڕێفراندۆم 25 مانگ ئەنجامەدەین 26 مانگ ئیعلانی سربەخۆی ناکەین پرۆسەی گفتوگۆ دەست پێەکەین ساڵێک 2 ساڵ لە چوارچەوەی ئەم پرۆسەی گفتوگۆکردن لەگەڵ عێراقا ئێمە قسە لەسەر ئەنجامدانی پرسی سربەخۆی و نەتیجەی ڕێفراندۆم شتێکی سەیریش نیەوە تا کەتەلۆنیا شەمان شتەکات ئێمە لە برێکزیت بریتانیا هەمان لە کاتی گفتوگۆکردنە کە ئێماڵین تاکلایەنە ناچین ئیعلانی سربەخۆیەکە بکەین ئەمانەوەی بە گفتوگۆ بکرێ واتە خۆی بۆ خۆی ئەما تۆ نەتیجەکەت لە بەردەستایە بەڵامەتەوەی بە پرۆسەی گفتوگۆ بە کاتێک بێ بۆی ئیعلانیکەی ئەوەی کە ئەیانەوێت تەسویقی وایکەن خۆ ئێمە ئێستش حازرین بۆ ساڵێک 2 ساڵ گفتوگۆ لەسەر نەتیجەی ڕێفراندۆم بۆ سەربەخۆیی کوردستان بکرێ چونکە هیچ کەسێک لە کوردستان هیچ هێزێک هیچ کەسێک ناتوانێت نەتیجەی ڕێفراندۆم ئیلغا بکاتەوە. باشە ئەمەی لە کەرکووک و دووز و ئەو ناوچانە ئەگوزارێت چییە کاکێ من ئەمە شەستەکەن پیلانێک لە ئارادا بێت بۆ ئەوەی ئازاری کورد بدرێت و ئەزیەتی کورد بدرێت و سەیترە بکرێت بەسەر کەرکووکە و کەرکووک لە کورد وەربگیرێتەوە شتیوە کەرکووک گەری یەک کوردی شیتیانە بە ناتوانێت لە کورد وەربگیرێتەوە چکە جوگرافیا و مێژووی کەرکووک بابەتەکانی ئەستەن هەر قەزی کوردی قەزی کەرکووکە خۆ تۆ کەرکووک لە قەزی کوردی دەربێن ینی ئێمە کێشێکی وا گەورەمان لە عێراقا نەبووە بە درێژای مێژوو مەسەلەی کەرکووک ئەمە بزەبێت ئەو پلانانە بوون کە ئێمە پێش ڕێفراندۆم ئەماوەت ئێمە ڕێفراندۆم بکەین و نەکەین پلانی ئەوان ئەوەیە داوا ئەکەن بگەڕێنەوە بۆ هێڵی سەوز واتە ئەو خەتی تەماسەی کە لە 2023 لە بینی هەرێمی کوردستان و سوپای سەدام حوسێنە هەبووە نەک ئەوەی کە حدودی هەرێمی کوردستان بێ بۆیە ئێستا ئەم هەوڵانەی کە ئەدرێ بەشێکی گەورەی بۆ ئەو فشارانەیە لەسەر هەرێمی کوردستان بۆ فشار دروستکردن لەسەر سەرکردایەتی سیاسی لەسەر خەڵکی ئێمە بەڵام پێشمەرگەی کوردستان سەرکردایەتی ئێمە من ناڵێم هەموو سەرکردایەتی سیاسی کوردستان چکە بەداخەوە ئەیڵێن بۆی بینەرانی بەڕێزدان چکە تەحملی مەسئولیەتێکی تاریخیە کاتی خۆشی بێت ئێمە هەموو ناوەکانی شاڵین هەموو وردەکارەکانی شاگادارەکەین هەندێک هێزی لەرزۆک بەهۆی کێشەی ناوخۆیی خۆیانەوە هەندێک خەڵک کە باوەڕیان بەسەر بەخۆی کوردستانیە هەندێک کەس کە تەنها پاشکۆیەتیان قبوڵە ناتوانن خاوەنی ئیرادی خۆیان بن ئێستا پێیان وایە دنیا هاتوۆتە یەک ئێمە بێت تەسلیمی ئیرادەی ئەم دەوروبەر و فشاری ئەم جەنرال و ئەو جەنرال و ئەم جەنرالی تربین بەڵام حەزەکەم گەلی کوردستان لەمە باش دڵنیا بێ بڕیاری سەرکردایەتی ئێمەوەی ئێمە بە گفتوگۆ هەوڵ بین ئەم کێشانە چارەسەر بکات بەڵام بە تەعەداکردن لە خاکی کوردستان بێ ئەو کات پێشمەرگی کوردستان وەڵامی خۆی بێ. کاگێ من کەمتر لە یەک خولەکەمەوە هاوڕیانم زوو بیرمەخنەوەڵێن لە کاتی خۆشت لاتداوە من چەند پرسیارێکەکەم گەر تۆ بە کورتی و پوختی وەڵام بیتەوە سوپاس ئەمەگەر بە بەڵێو نەخێر بەڵێو نەخێریش بێ خراپ نییە ئەوترێت پارتی ئەوێت هەڵبژاردن دوا بخات باشە ئەوترێت قازانجی پارتی لەوایە هەڵبژاردن دوا بەعکسەوە قازانجی پارتی لەوایە ئێستا هەڵبژاردن بکرێت ئێستا هەڵبژاردن بکرێ بەلای کەم 43 کورسی هێنین باشە ئێوە لەگەڵەوە بوون هەڵبژاردننی پێشوەختیش بکرێت ئێمە لەگەڵەوە بووین هەڵبژاردننی پێشوەختیش باشە نەک دوا بخرێت بۆ بە سەریحی بە ڕاشکاوی باوڵاتیان هێرێمی کوردستان ناڵێن کێ ئێوێ هەڵبژاردن دوا بخرێت و کێ سوودی لەوە هەیە هەڵبژاردن دوا بخرێت چکە هەمیشە پارتی تۆمەتبارەکرێ بەوەی ئێمە ئەوێت هەڵبژاردن دوا ئێمە بە هیچ شێوەیەک ئێمە بە هیچ شێوەیەک لەگەڵ دواخستنی هەڵبژاردننی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێمی کوردستان نین و ئەگەر حیزب لایەنە سیاسیەکان 4 ساڵە مزایدە بە پۆستی سەرۆکایەتی هەرێمەکەن بۆ یەک حیزبی سیاسی
لە 1 هەتا 1 کە مودەی قانونی بووە لەو مودە قانونیەکە یەک مڕەشەحیان بۆ پۆستی سەرۆکی هەرێم ئەوترێ گۆڕان یەک مڕەشەحی ئەوش لە سەیدە کردوێتی دوای تاو کۆتایی پێهاتنی مودە قانونی تا ئەم ساتە کەسیان نییانە دەک هیچ هێزێکی سیاسی کەسی تەرشیان نەکردو بۆ پۆستی سەرۆکایەتی کەواتە خۆیان ئامادە کردو بۆی هەڵبژاردن دوا بخرێت هەمویان جگە لە پارتی دیموکراتی کوردستان خۆیان ئامادە کردو بۆی هەڵبژاردن دوا بخرێ و ئێمە لیستی کاندیدەکان لەبەرەوەی ئامادە نینیان چی من بە سەراحەت دێڵم هەندێک هێزی سیاسی لەبەر کێشە ناوخۆیەکانی خۆیان لەبەر دروستبوونی کۆمەڵێک لیستی تازە پێ ئەو لیستە تازانەی دروستبوون دەنگی پارتی نابن دەنگی جەماوەری لایەنەکانی تری سنووری سلێمانی بەڵێ کاکێ من هەورامی بەرپرسی کاروباری سیاسی و پەیوەندی گشتیەکانی نووسنگەی سەرۆک بارزانانی زۆر سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ زانیاریەکان سپاس بۆ ڕوونکردنەوەکان هەربژین بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان بەخوای گەورە ئەسپێرم هەر شاد